سەرتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بەخێربن سەر چاو ئێمە وەکو باخچە مناڵانی سەردەم هەموو ساڵێک ئەم یادە زۆر بەرزڕائەگرین و مناڵەکانیش هەموو کاتێکوا فەریانەکەین کە جلی کوردی مۆرکێکی پیرۆزی نەتەوەکەمانە و پێویستە ئەوانیش ڕێزێکی لێ بگرن و بەردەوام لەم یادەیە جلی کوردی بپۆشن و هەمیشە چەند ڕۆژێک پێش ئەوە بە مناڵەکان ئەڵێن و جلی کوردی هەمویان جلی کوردی ڕەنگاوڕەنگ لەبەرکەن و بێگومان شیرینی و گۆرانی و هەرچێکە پێوەست بێ بەم ڕۆژەوە ئێمەش بۆ شێوەیە یادیەکەینەوە بێگومان ئێمەش ئەم جلانەکە ئێستا لەبەرمان کردووە و ڕۆژانی تریژ نەکەرم ڕۆ و نەورۆزیش بێگومان ئێمەش لە دایک و باوکمانەوە ئەمەمان وەرگرتووە و ئێمەش پێویستە بە مناڵەکان و بەجیلی دوای خۆمان هەر بوو شێوە فێریان بکەین کە ئەم جلە کوردیانە هەر بەرز ڕابگیرێت و نەک شتێک بێ بڵین نەمێنێت و یان بڵین کۆنە و یا هەر شتێکی تر ئێمەش مناڵەکان هەر لەسەر ئەم شێوازە فێرەکەین.